هەواکەی سەردە ئەو جامە داخە. دوو کەلیمە فەڕەنسی فێر بە خەریکە مێشکمان نەخوا. بەڵێ. ئەوە چیەکەی ئەدەی جوان دانیشە خۆشحان و باڵە بەرامەوە. هیچ نازانی دانیشی. لەگەڵ بەسە ئەوە چاتە بۆ فڕێ کاکە ماوێتی بۆسە هەی کاکە بۆسە 2 دقیقە کاکەی لەسەرەوە هەی مێخت دانیشە کچم دانیشە زیاتر هاریان نەکەی دانیشە. باوکم سەنگە زۆر جوانە باوکە خۆزگە و بینی. ئەرێ تۆ بۆ هار بووی بۆ دانانیشی؟ وەڵی ئەڵێ ئەو دەرگایە بکەمەوە بیکەمە خوارەوە. بخير بين ستان بخير بين يا اخوة يا اخوة بخير شيرين عبرك شو وي ما شاء الله شهلا جان تنجوان بوا ويا ربي بخير بدايتكم باشي لسه كان معجك مامو جنجان ما شاء الله يا بي ربي بخير بي بقربان فرمو فرمو دي فرمو شيرانجان وتوحف كبيرتكم وهاكم سوني ماما جان بخير بك شيرانجان شيرانجان تنميرة كردي بخير بي يا اخوة مش تنميرة كردي بخير بي ستة وكان شي امشي زوان الحياة بري حلوك أخوي قد أقولي أم كتير من الناس يعني دوق سكر هو خواير شنو مكاني وقسيبو هرنا وكردها باشترو يا ربي خوالي كتبت عنك ئێمە زۆر پێویستمان پێت بوو بۆ کای تازەگە دایکم ناستەوە ئقامەم وەرنەگرتبوو ئقامەم نەبوو من لێو زیاتر بێتاقەت بووم بەس ماڵی برادەرەکان موابلێت تەعزیەشیان بۆ دانام زۆرم ڕاعاتیان کردن بە دەور و خولمە هاتن ئێستا کە چوومە سەر قەبرەکەی دایکم دڵم استراحەتی کرد فەرەتیان ئەو ملوانکە ناستەوە ئەو ملوانکەی دایکمە زۆر زۆری خۆشەویست بە ماڵی 2,000 پسرانم کەسێر چاکێ کردەوە هەر لەسەر وەسێتی دایکم خۆشی وتی ئەگەر فەراداتەوە ئەگەر ژنیەنا ئەگەر دەستگیرانی کرد بابی کاتە ملی کاکە کەسێک نامەیەکی بوانی هیت شایەکەی ماڵی عوسمان نەبێت خەباریکەی نەبزانین چی خۆشحاڵین بە هاتنتان بۆ ئاهەنگی گواستنەوەی نەسرین بۆ هەڵمەتی کوڕم ئێوارەی دووشەمە الله کە خۆشە وەڵڵاهی ئێمەشە چین کەیفی خۆتە کچم کەیفی خۆتە چییە؟ شتیوانیە ئەبێ بێتەوە دوایەوە هەموو ئیشوکاری ماڵەوە ئەی من چی بکەم بەتەنیا شتیوانیە ئەبێ بیتەوە شهلا وازي لبنه والله نايبيتها
على كل من لقوا شبقة الروم واش كاين في خوتانا هەر لە ئێستاوە بای بایدایەگەن چونکە من نایەمەوە ئالێرە دانیشتم هەڵاستم لەگەڵ شیلانگیانی شاچین بۆ شاییەکە Allô? 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 Qui est-ce? Oh, monsieur Henri. C'est vous, je suis content pour ton appel. Oui? Qui? Ah, Isabelle. Je lui apporte du mois et du meule de Kurdistan. Oui? Oui? Ok. Comment? Je mets toutes les factures, les tiroirs. مسیو نو dans les tiroirs Les tiroirs, ok. Ok. Ciao. Ciao. شيلان شلوني؟ تۆ چۆنی ئەحواڵە باشی؟ ئەو کچە خەریکە فێری فەڕەنسیمانەکە؟ ئەمە شیرینە کچی مامەزەکیمە فەڕەنسی خوێنێ لە کولیە. Tu es d'où en France? Je suis à Paris depuis 4 ans. Je suis étonnée, tu parles très bien le français. Non, pas encore. Tu es beaucoup mieux. Non, moi pareil, je fais beaucoup de foot. Ok, زور خوش حالكم من فرهاد. Je suis ravi. خوش حالكم. Je suis ravi. Moi aussi, je suis ravie. کاک فەرهاد ڕاوەستان بەس نەبوو بەس بووە سەبا بڕی هەڵپەڕین نازانم چییە برا فێرە بی وەرە بەخوا نایزانم. تۆ وەرە لەگەڵ ئێمە وەرە بزان نایزانم وەرە فێرە وەرە فێرە بی بە مەسەلەکەمە نایزانم. J'adore cette danse. Vas-y, continue. Je suis fatigué. Please, vas-y, continue. Non, fatigué.
طبیعتێکی چۆن جوانە زۆر لای جۆزەکانی خوارەوە بینیوە لایکانیەکە یەکجار بە مناڵی دیومم وڵی چی پیاسێکی وەکەی زۆر باشە بەس ئاخرێک دەکات چمشیان ئاگادارەکەم و اینجا باشە ڕپی بڵێ دەستکە هاتی ئەم پەڵەکەتە بیر نەچێ چکە ساردە چۆنی کوڕی باش شاکی کاک خۆتێک مەیە خۆتێک مەیە کاک فەرهاد کاک فەرهاد دەست خۆش چیە وا سێرمەکەی دڵم خۆشە بخوا نازانم لەوانەیە ئەوە بێ کە یەکەم جار مەکسیشی جوان و بە جوڵەتی وەکو تۆ بینم چکە بەس لە ئەوروپا هاونم بینیوە Je te comprends pas. نا تێگەیت باش تێگەیت بەزەتێ منە قسە بکەم بۆی ئێ غەڵەتەیە شتێ قسەیە دەرپەڕێنم وایە بێڵێ بزانم تۆ توێ من چۆن قسە بکەم بۆی تۆ تێبگەی تۆ زۆر زیرەکی بە چی ئازایی هەستەکەم ئەخە بە چی ئازایی هەستەکەم زیرەکی دوو تۆ زای چی شیرین خان لە وڵاتی ئێمە ئافرەت ئازاد نییە ئەسڵان هیچ شتێکی بەدەست نییە نە مافی قسەکردن نە ڕەتکردنەوە نە هەڵبژاردن ئەسڵان هیچ شتێکی بەدەست نییە نازانم زۆرم پێسێتەوە ئاڵێزای بۆم بۆ چکە من شەخصی خۆم زۆر ئازادم بەڕاستی باوکم زۆر ئازادی کردوم هەروە بێتەوە نازیشم زۆرە کێشێ باوکم بەس بەداخەوە بە عەکسی دایکمەوە هەرچێکەکەم دایکم مەکە کچم ئەمە عەیبە حەیاچوونە نازانم چی بە سەراحەت زۆرگێ بە قسەکانی دایکم نایەم بۆم چکە من بۆ حەیاتی خۆم یعنی بەرنامەم داناوە بۆ نمونە کاتم هەیە بۆ سیرکردنی فلم بۆ تیڤی کاتم هەیە بۆ شت خوێندنەوە بۆ چوونە بازار وەرزشکردن کەەوە زۆر زەروریە نییە وتی فیلم بەڵێ بەڕاست تۆ سەیری چنەوە فیلمەکەی بە چۆری وەڵام من سەیری فیلمی مێژووی زۆرەکەم سەیری فیلمی ڕۆمانسیش بەڵام زۆر سەیرە تا فیلمێکی ڕۆمانسی تەواو بێ زیاد لە حەدەگریم نازانم بۆ ئەی سەیری فیلمە فەڕەنسی کۆنەکان ناکەی ئی چۆن بۆ نمونەوەکو فیلمی ماچە دزراوەکان خۆشەویستی شەتانی سۆفی ماخسۆ یەک دەقە فیلمێکی کە هەیە ناوەکەیم بیرچۆتەوە زۆر مهمە لەو دیهۆرەکانە بینیوە چۆن ئەوە حوار بە حواریم دەرخە لە قوتابە قتیم لەبەرە زۆر زۆر جوانە تۆ چۆن فێری زمانی فەڕەنسی بووی؟ وەڵای من ئەفلام کارتۆنی فەڕەنسیەوە فێر بوو ڕاستەکەی من زۆر وڵات گەڕام بەزەخرین لە فەڕەنسا گیرسامەوەم نزیکەی سێ چوار ساڵە لەوێم بۆ دوو هەدەفی ڕئیسی ڕۆستم یەکەمانە پارێکی زۆر کۆ بکەمەوە دومیان خبرە پێیاکەم خیبرە عین لە چ شتێکە؟ لە کارگەی معلەبات من وتم تۆ زیرەکی زای چۆنە شیرین خانێمە کۆمەڵێک عەرزەی باوکمان هەیە هێشتا ئیستیقلال نەکراوە ڕاستی وتم بۆچی لەسەر عەرزانە کارگەیە دروست نەکەم هەم خۆم هەم گەنجەکان زووتارەکانی لادەکەمان هەمی مەشغوڵ بن خەریکی ئیش بین بەروبوومیانە بێ بۆ خۆمان بە وڵاتەکەمان نازانم تریمەژە بە ئیشکەین چیمان لە گەنجەکانی ئەوروپا کەمترا من ئەو کچەی کە حەزەکەم بێتە ژیانمەوە حەزەکەم کچێکی کورد بێ لە دڵەوە خۆشی بێم بەڕاستی بۆ یەکتری بین هەتا سەر بەیەکەوە بین زۆر زۆر یەکتریمان خۆش بێ نازانم من وا بیرەکەمەوە وەڵی منیش یەک ڕەئەم هەیە یعنی کچێکی کاک فەرهاد بۆ چی لێ هاو ئەزانم لەویایت لێرەیت ئەزانم واو تۆ ئەزانی زۆر سەیری ئەوێ شێت بی بۆی هەموو شتەکە دەستکەوێ دەرفۆ تەنبیزاق ئاوکە ساردا پلیز ساق ساق ببوورە وشیان هاتۆ بە شەم نامن ئەبێ بڕۆم خوا حافیز باشە بەس ڕقەمی تەلەفۆنەکەەوە ئان سانگ دوو دوو کێت خواسیس بای پێڵێنەوە
1, 5, 2, 2, 4, 3, 6, vai! شیرینەوە چیەکەی خەریکی چیت؟ ئەم تووتە و لە چیە ناڵی تۆزێ بخەوم؟ مەسج لەگەڵ کیاکەی؟ ئەرێ دەبخەوە تو حەقت چییە؟ کچێکی ڕەفیقمە لە سلێمانی. بخوا ترسم درۆم لەگەڵا بکەی خەریکی بەزمێکی تربیت. ئەزانی چی شیلانگیان بنووی باشترە تۆ تەلە بەو هەیە سپێنە خەبەر نابێتەوە زانی؟ ئای کچێ لە دەست تۆش بەخوا 1000 بەزمە هەیە تۆ. کەوایە ئەبێ سبەینێ یەک ببینین. هی بێ یانەی بێ من داد و بێدادێ دەکەم پێی بزانێ یا نەزانێ ئاهو فەریادێ دەکەم بێستونی عەشقی شیرینێ ئەوە هاتۆتە پێش گەر لە حەق بێمونێم تەقلیدی فەرهادێ دەکەم. چۆن بوو؟ براڤۆ زۆر زۆر جوان بوو. ئەزای فەرهاد چیم بیرکەوتەوە بەم شەعرەیە؟ یەکەم ڕۆژی ئاهەنگەکە کە تۆم ناسی وتم ناوت چیە؟ وتە فەرهاد. یەکسەر ناوی خۆم هاتەوە بیر شیرین. زۆر زۆر سەیر بوو گیانم نییە یەکسەرم سوڕکەی پیاهاوە خەری بڵم هەیلەوە خۆ ئێمە شیرین و فەرهادین دوایتم نابێشتیوە عیبە خۆشەویستی هەمیشەیی. ئەوە ناوی فیلمێکی بڕۆکشێڵزە بینیوتە؟ فیلمی ڕۆمانسی هەیە من نەمدی بێت. داکۆغ ناوی فیلمێکە پێڵێم دڵنیام کەنەوە بینیوە. توی پاقی؟ وی پاقی؟ ئەی ئەگەر دۆڕایت. ئەگەر دۆڕام بۆستە ئەگەر دۆڕای من بە ئارەزوی خۆم سزایەکی تۆیم باش؟ ئۆکەی. دیدیو ئاکخێ لافام دەبڕ دیویزانە چی؟ لیدیو ئاکخێ لافام کاتە بۆ دانێم یەک دوو سێ یەک دقە بۆ سەپەلەمەکەدا چوار ئەگەر ناوی بەتەڵەکە بزانی ناوی فیلمەکەش دەزانی. بۆستە وتە لیدیو ئەک خێلافام؟ نایزانی بەخوا نایزانی. لیدیو ئەک خێلافام؟ بەڵێ ئەخێت هەستە دی لەسەر ئەو زۆلانەیە. ئەو قورعان نایزانیت. بەڕاست وازانی من نایزانم؟ نایزانی ئەگەر ئیزانی بیڵێ. نایڵێم. ئەخەکە تۆی ناڵی من نەیڵێم. دیپا فەرموو. بخیشت باخدۆ لە نۆڤێلە موخ لە فیشت و سینەما. ئەرە وەڵای ئیزانم. دەنوڤێل لە موخ خایزۆن لە پخۆپلم دکۆپل. Oh, s'il vous plaît, merci beaucoup, merci, s'il vous plaît, oh, s'il vous plaît. باشە زانی مات کە زانی و باشە. وەرە دی viens ici. Allez-y, viens ici. وەرە دی وەرە. ئۆکەی وتە. Allez-y, viens ici. Viens ici. ئەوە ئەوە؟ Viens ici. ئۆکەی. Cache tes yeux. ئێبوو؟ J'exige cache tes yeux. چاو داخە ها. نه هەردوو چاو کێرەکەم. چاو نەکەیتەوە ئەڵێم. باش. چاو نەکەیتەوە. تۆ
توفی؟ کوا؟ وتم قسەمەکە سەی پێشەوەکە. باشە باش. لالوین. Le soleil, لە سیێل. les étoiles, les papillons, l'amour. La ville s'endormait, j'en oublie le nom. Sur le fleuve en amont, un coin de ciel brûlait. La ville s'endormait, j'en oublie le nom. Et la nuit, peu à peu, et le temps arrêté, et mon cheval boueux et mon corps fatigué. Et la nuit, bleu à bleu, et l'eau d'une fontaine, et quelques cris de haine versés par quelques vieux sur de plus vieilles queues dont le corps sans sommeil. La ville s'endormait, j'en oublie le nom. Sur le fleuve en amont, un coin de ciel brûlait. La ville s'endormait, j'en oublie le nom. Et mon cheval qui boit, et moi qui le regarde, et ma soif qui prend garde qu'elle ne se voit pas. Et la fontaine chante, et la fatigue plante son couteau dans mes reins. Et je fais celui-là qui est son souverain. On m'attend quelque part, comme on attend le roi. Mais on ne m'attend point. Je sais depuis déjà que l'on meurt de hasard en allongeant